بین. ناو خود مازن و دلوان جناب والی پارێزگای شهر نخی که اول پیشوازی همه کردی شهر که فرمی طبعا دیف راسپار دا برای جناب سروگه حکمت هریما پرسانی مسئله دانا شهر نخی که و او بابت کو گریدای بازرگانی و کلتوری و انسانی و ویژن سیاحت و همه بابت کو گریدای تایبتی جکاد نوچونا خلکی ملگل جناب والی شهر نخی بحث کرد خوشبختانه بسپاسی و درگاه خوب و مبکری او بابت کوهاتی نه بحث کرنه همه بشوه که گشتی زیترین وقت به نچاره سر کنه طبعی اما کو اداره سر بخوی آزاخو و سردانا که رسمی بود و انشاءالله وقت که نزید جناب والد سردانا زاخو جکتن و او بابت کو گرند و گریدای جولا بازرگانی هاتو چوه خلکی و دهن حل کرن جناب آن خضور تأکید کرد هر اول قرار دا بو مثلا چهار سرکنا کشا هاتو چوه خلکی همی بیاوه کده طایبتیش او خلکی کو روزانه هاتو چوید کد و او خلکی تید سردان او خلکی تید سیاحت او کو دختورات کتن حتی بو مرامت بازرگانی جتن ام گلک سپاسی آنکن و هر دو غرفه تجارت مجک اول که گلمه آماده بون و گل روبریا و برهنان مگلک بابت بازرگانیش بحث کردن طبعی بوم ترکیه ولاتا که گلکی گرنگ و استراتژی و نواکو هرما کردستانی برندش که امد بینن تا که درگاه رئیسی کو بیجن بو همو عراق کردستانی ابراهیم خلیل انشاءالله وی کمبونه دی بر همین باش هبید هم لاین بازرگانی هم شکل لاین انسانی و هاتو چوه خلکش باشه که هر سبارت هاتو چونه گلی خلقی سرگرام بینا بیزیجه و بحث کنه و جد چوبه کوگیری داره هر هاتو چونه خلکی بله اما بابت که علاقات وزارت خارجه ترکیه و گل بیشن بابت که بلندتر پیشتر جناب وزیر نوفو بابت که هندیا مسخانه ترکیه جو موقع اداره جو و پارێزگای دیجک بابت که هندیا از بارم اول سروی بابت کار کن ان شاء الله هم شنوی بابت جو زیترین وقت چهار سر کن یا گرینگ او جناب والی هم زیکا بریار دام بوهنده کو او بابت مشکلات گمرکی طبعا هر دو عالی دویل زیترین وقت چهار سری ما بابت کن او کو خلق دروازی ترکیه بتو ازیات خود دویل او بابت بیت حل کرنی الولی هم قرارات هاتی دانا ان شاء الله نزیکترین وقت دمزگینی خوش هون و دخل که مبرحتی تو چی که گفت باب کشت چنه یعنی ابا کوبا آشوان های کشت کن خلقی چنه کوگیره بابت جناب هاتزان خلق هم کردستان هم ترکیه روزه 500 حتی 1000 نفر هاتو چید کن کو اوی کو روزانه هات میچونید کن و سر درجه مخلکی دیه هی سواح ما هی بازرگان ما هی گشتیار ما هی اوی کو بو هر بابت اگه خودن ترکیه تیکلی هفت بن بو هنده کو مشکل زیادتر لیتن و قرابالغ الگمرکه چه بید انشاءالله ملکه جناب والی او قرار دا کو او خلکی روزانه جدا بکن برای که جدا بشنو بین و آب خلکی که بو سیاحت بو نقاشی بو مرامت بازرگانی جو شوه که نورمال و بزی و تأخیر نبین الگمرکی دا دا بابت این حالکن گلت ممنون بو و بریارا جناب والی که عثمانی دایی بو هنده بابت حل بیتن هم زور گشت بینن و انشاءالله افکرشه کتای ببین گرانتی اکش لایوان با عادی ادام جارادی دلت سردان خواهد بو انقرار جناب دل وزارت بازرگانی تجارتش بحث لیکی بو افغارشه بر وقت هاتم چرا سرکن اینگیش جنابی عثمان جز بشه والی شرنخ بید لدمه که کرد و جاردی دوباره بیمار چه گرانتی هندك خلل تكنيكية يعني خطأ مجكن يعني بيوست أمان وان خلل تكنيكي شارع ساكن وما قرار الفريادة جنابي هر أفرش قرار خيادة إن شاء الله بزيترين وقت كونبونك نوبين هر دو بمركاتي تكني أو بلانهاتي دارشتن بهندي بابت أو خلق روزانه چه جدا بيتو خلق ديجك استراحت بچدن أو قرارات دارن إن شاء الله بزيترين وقت دشتبوالي جگه جناب والی buyurun. Tercüman var, sorun yok, buyurun. Sorarsanız. Sonra bir kere ezberleyeceğim. Tamam. Sonra ama مثلا پشتی به سردانه کتواری داد واقعی دا هنده چکن انگاه و بابجون بگو اف پرزگریک اف sıkıntı nemi. Bu ziyaretten sonra bu sorunların tekrar kalıcı olarak hiçbir sorun yaşanması için özellikle burada yaşanan sorunlara
kalıcı çözümler bu toplantıda gündeme geldi mi? Toplumun bu konuda beklentisi var. وانیم گرینگی آوی دلیل زانم که سروی 10 میلیارد دلار سالانه آلوپور Bu بازرگانی kapı yılda 10 آوی milyar dolar hacmi olan, ihracat hacmi olan bir kapı. Bu kapıya bu sorunların çözümü için neler düşünüyorsunuz? Bugünkü toplantınızın sonucunda bir cevap bekliyorlar. Evet, aslında öncelikle Aslında Sayın Valimize hoş geldin demek istiyorum. Beş demet Elimizde میوە Sayın بەخێراتنی Valimizi ağırlamaktan بەڕێز çok پارێزگار mutluyum, بکەم belirtmek istiyorum. خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەیە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکی ڕاستەوخۆمان هەیە و پەیوەندێکی بەردەواممان هەیە بێگومان ئاگادار ئەوەین کە کێشەمان هەیە بەڵام لە هەمان کاتدا ئاگاداری ئەوەین کەوا دەتوانین سەرجەم کێشەکان چارەسەر بکەین وەکو کەمێک بەر لە ئێستا بەڕێز پارێزگەر ئاماژەی پێدا پێویستە دیالۆجی هاوبەشی نێوانمان بەردەوام بێت و هەروەها دەبێت 6 مانگ جارێک دەکرێت پێکەوە دابنیشین و بڕیارمانداوە پرۆتۆکۆلێکی برایانە لە نێوان خۆماندا واژۆ بکەین و بەو ئەو بڕیارانەی کەوە ئەمڕۆ داومانە چاودێری بۆ دەکەین و کاری بۆ دەکەین بۆ ئەوەی جێبەجێ بکرێت وەکو پێشتر ئاماژەمان پێداد و بە هەماشەوە بەڕێز پارێزگار ئاماژەی پێدا ئێمە ئیرادەیەکمان هەیە بۆ ئەوەی کێشەکانی ئەوێت چارەسەر بکرێت بەداخەوە هەندێک کێشەی فیزیکیمان هەیە پێویستە ئەم کێشانە بەلاوە بنرێن و ئیرادەی خۆمان بخەینەگەر بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەین و چاودێری بکەین بۆ ئەوەی کێشە دووبارە نەبێتەوە لە ماوەیەکی کەمدا خۆدا نەزانن چەند بڕارێکمان داوە و لە ماوەیەکی کووردا هەمویان جێبەجێ دەکەین لە درێژمەودادا لەبارەی پارێزگای شرنەخ و زاخۆ ئەو کێشانێکەوە لە نێوانماندا هەیە دیداری تایبەتی خۆمان لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانی ئەنجام دەدەین وەکو ئێوەش تازە ئاماژەتان پێدا خۆتان دەزانن وەبەرهێنان و بازرگانێکی زۆر گەورە هەیە لە نێوان هەردوو لاماندا کاتێک دەرگاکە دروست کراوە لەوانەیە چەند هەڵەیەکی تەکنیکی هەبوو بێت ئێمە هەوڵ دەدەین ئەم هەڵانە بەلاوە بدەین و کارەکانیشمان بەردەوامە بڕوام وایە لە ماوەیەکی کەمدا سەرجەم ئەم کێشانە چارەسەر دەبێت و پشتگیریش دەکەین بۆ ئەوەی چارەسەر بکرێن